یەکێک لە پێکەرسازە کوردەکان پەیکەرێک بۆ هونەرمەند هەمەڕە ئۆف کەرکووکی دروست دەکات و پەیکەرەکە لە شاری کەرکووک دادەنرێت. بێگومان ئەویش کاک عومەر جەمیلە کە بەڕێزیان لە ڕێگەی پەیوەندێکی تەلەفۆنیەوە لەگەڵ ئێمە دەبێت قسە و باسی زیاترەکەین لەسەر ئەم بابەتە. کاک عومەر سڵاوت لێبێ، ئێوارەت باش بێت. زۆر سپاس بۆ تۆ. پێمان خۆشە بزانین ئامانج لە دروستکردنی پەیکەرێکی لەم شێوازە خۆی لە چیا بینێتەوە؟ بەڵێ ئەلبەتە مامۆستا حەمەڕۆف کەرکووکی پیاوێکە هەمیشە خزمەتی بە هونەر و مۆزیکی کوردی کردووە. هەر لەو ڕێژەوە بەڕێز دکتۆر تا ڕەسوول بە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت کە منیان دەستنیشان کرد بە سوپاسەوە کە کارێک بۆ مامۆستا حەمەڕۆف کەرکووکی بکەین بە خۆشحاڵیەوە لە ماوەی مانگونیەکە من کارەکەم تەواو کرد بە مەتریاڵی فایبەرگلاس. بەڵێ کاک عومەر، ئێستا پەیکەرەکە یان کارەکە تەواو بووە، بەڵام ئەو مادانەی کە لە دروستکردنی ئەم پەیکەرەیە بەکارت هێناوە چین و لەکوێ پەیکەرەکە دائەنرێ و نمایشەکرێت؟ بەڵێ ئەلبەتە کارەکە وەک ئەمەژەم پێیا لە ماوەی مانگونیەکە کارەکەم تەواو کردووە بە بەرزی 1 مەتر و نیو و کارەکەش سەرەتا بە قوڕ کارم تێدا کردووە و بە بۆرەک قاڵب کرا و پاشان بە مادەی فایبەرگلاس داڕێژراوەتەوە و لە ماوەیەکی نزیک تا هەر لەم ڕۆژانە لە ماوەیەکی نزیک لە شاری کەرکووک پەیکەرەکە دادەنرێت و نمایشەکرێت قەدەی لەسەر لات. بەڵێ کاک عومەر، زۆر جار دەبینین پەیکەری ئەو هونەرمەندانە یاخود ئەو کەسایەتیانە دروست دەکرێت کە لە ژیاندا نەماون. تا چەند گرنگە کار لەسەرەوە بکرێت کە هونەرمەندان و پەیکەرسازان کار لەسەرەوە بکەن کە پەیکەر بۆ هونەرمەندانە بکەن کە هێشتا لە ژیاندا ماون و خەریکی کار و چالاکیە هونەریەکانی خۆیانن. بەڵێ هەڵبەت ئەمەش بە هەندوەرگرتنی ئەو خزمەتەیە کە ساڵانێکە ئەو کەڵە هونەرمەندانە ماندوون لە خزمەت بە هونەر و مۆزیکی کوردی ئەکەن و هونەر گۆرانی و مۆزیکی کوردی و بەڕاستی جێ بایەخە کە ئاور لەم هونەرمەندانە بدرێتەوە کە هیچ نەبێت بەکارێکی هونەری یاخود بە پەیکەرێک بەسەر بکرێنەوە، هەرچەندەوە چێ ئەو لەجێ ئەو گەورەی ئەوانە نەبێ، بەڵام لای هونەرمەندەکە ئاشکرا بێ کە سەردەمانێک ئەم کاری کرد، ئەم خزمەتەی کە کردوانە جێی بایەخ بووە بۆ هەم بۆ وڵات و هەم بۆ ئەو گوێگر و هەواداران و هەم بۆ ڕۆشنبیران و سەرمایەدارانی وڵاتەکەی خۆمان. بەڵێ کاک عومەر، هەندێک کات ئەبینین کە زۆرێک لەو پەیکەرانەی کە لە شوێنە گشتەکان بە تایبەتی دائەنرێت کۆنە بێ یان خراپە بێ یان ئەشکێت، تا چەندێک تۆ ڕەچاوی ئەوەت کردووە کە ئەو مادانەی کە بەکاری ئەهێنیت ئەو مادانە بێت کە زیاتر بەرگە بگرێت یاخود ئەگەر هاتوو کارەکە شکا یان شتێکی بەسەر هاتوو بتوانی نۆژەنی بکەیتەوە؟ بەڵێ بەداخەوە هەڵبەت لە ماوەی ڕابردووە چەندین کار بە کوالیتی نزم لە ڕووی ماتریاڵەوە لە ڕووی ئاستی هونەریەوە بە ئاستێکی نزمدانراون، بەڵام هەڵبەت منیش ناشارمەوە، منیش بەدەر نیم لەو وەزای ڕابردوو کە هەبووە، بەڵام لە ئێستا ئێمە هەمیشە هەوڵی ئەوەین کە هەم لە ڕووی ماتریاڵەوە هەم لە ڕووی کوالیتی ئاستی کارکردنەوە ئاستکارەکانمان بەرزکەینەوە. هەڵبەت کوالیتی کارکردن ئەگەڕێتەوە سەر ئەو دەستگیرۆیی کە یاخود ئەو سپۆنسەری کە کارەکەت پێ ئەبەخشێت کە دروستیکەی. هەڵبەت کاری پەیکەرسازیش وەکو ماتریاڵ پێویستی بە لایەنێکی مادی باش هەیە. بە خۆشحاڵیەوە بەڕێز دکتۆر تا ڕەسوول منی سەرپشت کرد بۆ کە چ موادێک بەکاربێنم و بە چ کوالیتیەک بە کوالیتێکی باش کارەکە بکەین. من مامۆستا و ئێوەش مامۆستا حەمەڕۆف کەرکووکی و هەوادارانی و ئێوەش دڵنیاکەمەوە بە ماتریاڵێکی باش کارمان کردووە لە میشەیە. من زەمانەکەم کە بۆ ساڵانێکی دوور و درێژ بمێنێتەوە ئەگەر خوا نەخواستە نەشکێن. باشە کاک عومەر، پەیکەرەکە ماوەی چەندێک سەرقاڵی بووی تاوەکو پەیکەرێکی لەم شێوازە دروست کرد، وهروەها حەجم و قەبارەی پەیکەرەکە چەندێکە؟ بەڵێ ئەلبەت کارەکە بە حەجمی پۆترێتە بە 1 مەتر و نیوە 150 سانتیم بەرزیەتی
و بە مادەی فایبەرگڵاسی دروستم کردو لە ماوەی مانگونیەوە کە کارەکەم تەواو کردو. بەڵێ دەستەکانت خۆش بێ، زۆر سوپاس بەڕێز پیکەرساز عومەر جەمیل لەگەڵمان بوویت. سوپاس بۆ تۆ.